وزارت سخلامیه حکومت هرمه پروژه به ناوی دزگه گشتی به بازرگانی کنو آنینا درمانا آرسته جواتا وزیران کرده و رازیبون لسرحاتی دان بودا مزراندنا وی دزگهی دزگه دیویتا تا کچافکانی آنینو دابشکنا درمانا لهرمه و حکومت پروژی ده سرپرشوی کتن و کمپانی جدیکارن پشکا لآنینا درمانان هبن پیفدار وزارت سخلامیه بیجتن به جبجیکنا بریاره باشکا زاف یا آلیشن درمانا لروی کوالیتی و باهایان دهنه چاره سر کرن. دەستگای گشتی بە بازارکردن و هاوردنی دەرمانە کە سەر بە حکوومەت دەبێت گشتیە یعنی لە کەرتی گشتی دەبێت بەڵام کەرتی تایبەت دەتوانن بەشدار بن واتە کۆمپانیانەی دەرمان کە تاوەکو ئێستا کار دەکەن لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 150 کۆمپانیانە هەموو دەتوانن پشتیان هەبێتن کە ئێمە وا پێشنیارمان کردووە لە ستا 50 بۆ حکوومەت بێستا چلونەوەی بۆ کۆمپانیاکان بێکا بتوانن هەمویان تیایدا لەو کۆمپانیانە بەشدار بن. لگوری پروژه حکومت هرمه دکاریتن صده 51 یا درمانان بو دزگه نافبری بینیتن. کمپانی بیاوه درمانان جی دکارن رجا صده 49 یا درمان دن دابین بکد. برپسین کرت سخلامی جید بیجن او نکارن حتی چاور دستی خراب بکن هیاکو درمانان بوان دابین بکن. اما همو دزانی لهمو ولاتیک لهمو شوینک بابلین تەنها بە ڕێکخراو بەوانە نەخۆشخانەوانە ناتوانانی ببردی ڕێوە بە تەنها بە ڕێکخراوبی یان با بڵێن UN بی یان ئەوانە لەوانەیە تۆزێک لە بارز سوک دەکەن بەس ناتوانانی بە تەواوی با بڵێن شوێنی ئەو کە بودجە زەبەلاحی کە بۆ دەرمان سەرفکرایە شوێنی وانە بگرتەوە. سەرۆکی لژنە کاروبارên سەخلامیە لە پەرلەمانە کوردستانە جەمی وهەیە دروستکردنا دەستگەهی دێبیتە سەدەما قورحکاریە زیاتر دێبیاوێ دەرماناندا و حکومت نکاریتنه به ایک چاف تماشای کمپانیا بکد بو بجداری کرن آوان ده دزگهی دا. بازار کده من پیم وای جارێکی تر هەوڵدانە بۆ زیاتر قۆڕخکردن و احتیکارکردنی دەرمان نەک سزا ئەوەی کە بتوانن بە یەک چاوسەری کۆمپانیاکانی کەرتی تایبەت بکەن بۆ ئەوەی کە بەیەکەوە بەشدار بن و پشکیان هەبێ لەگەڵ لەم دەستگایدا لەگەڵ حکومەت. جبلی بزاوان بۆ دروستکردنا دەستگەهی گشتی ئانینو و بە بازرگانیکردنا دەرمانان ji aliya حکومەتê ve zêtir ji saleka Wezareta Sexlemiyê mijîlê rêxistin û êkxistina nirxên dermanê li Herêmê heyaniha jî hemû derman nehatîne nirxandin û nebûne êk nirx